مناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەوی شادەبمەوە. ئەمڕۆ باسەکەم تەرخان دەکەم و بۆ سێتی کە بردنەوەکەی میلانە لە ڕۆما کە تایە گڕوتینێکی زیاتری دایەوە بە خولی ئیتالی و ئەو ڕکابەری کە یانەکانی ئیتالیا لە نێو خۆیاندا دەیکەن دەبێتە بەهێزترین ڕکابەری لە وەرزی ئەم ساڵە، چونکە پاش تێپەڕبوونی 10 هەفتەوەک دەبینن ئێستا لە ڕیزبەندی خولی ئیتالی هیچ شتێک گرنتی نییە و گەروەکو ناوی پاڵێوراوەکان ناوبێنی ئێستا زۆرتی پاڵێوراون بۆ بردنەوەی خولەکە، زۆرتی لەسەر ڕێگەیەکن بۆی کە ڕکابەرەکەیان تێپەڕێنن پێشی کەون. واتە ئەمساڵ ڕکابەریکی زۆر توند لە خولی ئیتالیا هەیە، چ بۆ گەیشتن بە چامپیۆنزێکی وەرزی داهاتوو چ بۆ ڕکابەریکردنی نازناوی خولی ئیتالی و پێشبینیش دەکرێت بە تێپەڕبوونی کات و بە ڕکابەریکردنی ناپۆلی و ئینتەر لە چامپیۆنز لیگە. یعنی ئەمساڵ ڕکابەرەکە لە خولی ئیتالی جیاوازتر بێ و یعنی ڕوبەڕووبوونەوەی تون لە نێوان سەرجەمیانەکانە بینی. وەیەکێکی تر لە بردنەوەکەی مانچستەر سیتی بوو لە بۆرنمۆس کە بردنەوەیکی تایبەت بوو بۆ سیتی، گەڕانەوەیکی باش بوو، ورەیەکی باش بوو پێش ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپۆڵ کە لاری لوتکەی پریمەر لیگە هەفتەی داهاتوو ڕوبەڕوو دەبنەوە پێشوەستانی یارەکان بەهۆی ئەرکە نێودەوڵەتیەکانی و یاری هەڵبژاردەکانەوانێ. و جگە لەوەش بردنەوەکەی سیتی وەکووتم گرنگێکی زۆری خۆی هەیە. سیتی بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵی تۆمار کرد. شتێکەیە لە سیتی ئەویش هالاندە کە من حەز دەکەم وردمەوە لەسەری ئایامە بۆ دۆخیم تیپە خراپە یاخود باشە قسەیەکی لەسەر دەکەین و هەروەها سەرکەوتنەکەی بەرشەلۆنە بەرامبەر بە ئێلچی سەرڕای ئەو هەموو نوقسانی کە لەم تیپە سەرڕای ئەو هەموو بارودۆخی کە بەسەر ئەم تیپە داهاتووە ئێستا بەرشەلۆنە لە ئامادەکاریدا بۆی کە یارەکەی چامپیۆنزیگیشی دۆخی ڕێکاتەوە، چونکە دەزانن بەرشەلۆنە لە چامپیۆنزیگیش یعنی ڕکابەریەکانی تون بۆ تۆ ئەم هەفتەیە دەبێتە میوانی کلۆب ڕوچ لە بەلچیکە. ڕاستە لای زۆرێکتان ڕەنگە یارەکە ئاسان بێت، بەڵام دڵنیایی بن لەوەی کە دۆخەکەش لە چامپیۆنزیگا بۆ ئەم پێگاتی ئێستەی بەرشەلۆنە بۆ ئەم هەموو نوقسانی کە ئێستا لە بەرشەلۆنەیە دۆخێکی قورس دەبێت. سەرەتا لە سیتیەوە دەست پێ دەکەم لە گۆڵکردنی هالاندەوە. طبعاً ئێستا ڕەخنەیەکی زۆر لەسەر گواردیۆلا و لەسەر تیپەکەی هەیە لەوەی کە ئێرلینگ هالاند خاوەنی هەموو گۆڵەکانی مانچستەر سیتیە. بە جۆرێکی تر لە جۆرەکان ئەگەر لە پریمەر لیگا سەیری بکەین سەیرەکەین ئێرلینگ هالاند زۆرترین گۆڵکاری یەکەمی مانچستەر سیتیە و تامان گۆڵکاری پریمەر لیگیشە خۆتان نەزان. دووەم گۆڵکار لە خولەکەیە ئستیڤی بەرگریکاری بێرنلیە کە 2 گۆڵی لە خۆیان کردووە لە سوودی سیتی. واتە ئەو گلەیەی لە سیتیە هەیە ئەڵێن بۆ هەر هالاند گۆڵەکانەکە و دووەم گۆڵکاری مانچستەر سیتی ئستیڤی بەرگریکاری بێرنلیە کە لە یارەکەی سیتی بێرنلیە 2 گۆڵی لەسەر خۆیان تۆمار کرد. ئایا ئەمە گلەیە لە سیتی یاخود هێزی سیتیە یاخود چ شتێک ڕوو دەدات لەمانە؟ ئێمە خۆمان دەزانین لە تەواوی یاریە حەسمەکانە ئێمە ئێرلینگ هالاند ئەو گۆڵکارە ناوازەیە کە سەرکرداتی هەڵی هێرشبردنی سیتیەکە بە باشترین شێوە، بەڵام هەمیشە لە یاریە زەحمەتەکانە هالاند فریادڕەسێکی ئۆتۆی مانچستەر سیتی نەبووە، تەنانەت دوای چەندین یاری ئەنجا بەرامبەر بە ڕیال مەدرید وەرزی ڕابردوو گۆڵی تۆمار کرد، بەرامبەر بە لیڤەرپۆڵ لە نێوەنفیلدا گۆڵی تۆمار نەکردەوە. واتە کۆمەڵێک قسە هەیە لەسەر هالاند، بەڵام با ئێمە بین بابەتێکی تر حسێب بکەین. ئەی ئەم ساڵ ئێمە دەزانین کە یاری ئارسناڵ کە ئەگەر وەکو تیپ و تۆکمەی و ڕێکخراوی سەیریکەین هیچی پێندەی ئەرسیناڵ ئەم ساڵ هێزی خۆی نیشان نایەوە لە ڕووی لایەنی بەرگریەوانێ. ئەگەر ئێمە حسێب بکەین ئەخۆ هالاند هەر خولێکی نوێم گۆڵێکی زۆر جوانی بە جوودی تاکەسی خۆی لەگەڵ ئارسناڵا تۆمار کرد، کەواتە ئێمە 2 خاڵ لێرەدا هەیە. ئەتوانین وەکو دیوێکی خاڵی سلبی سەیری تیپەکەی گواردیۆلا بکەین بڵێن خراپە بۆ تیپەکەت لەوەی کە بە تەنها هالاند گۆڵەکانت تۆمارەکە، بەڵام بە دیوێکی تێدەتوانین بە دیوێکی ئیجابی سەیری هالاند بکەین، چونکە هالاند گۆڵەکانی وەرزی ئەمساڵی فەرقی لەگەڵ وەرزەکانی ڕابردووە. ئەم گۆڵانەی کە ئێستا هالاندێکە
جیاوازە لەوانی وەرزی ڕابردوو کردوێتی وەرزەکانی ڕابردووتر کردوێتی ئێمە دەمانوت چییە؟ هالاند یاریزانێکە لە ناو بۆکسا دەوەستێ تۆپەکانی لەلایەن دیبرۆین و ڕاز مەحرز و فۆدین و جەماعەتەوە پێشکەشێکرێ لە ڕابردوو ئێستش ساڤینۆ و دۆکۆ و ئەمانە و دەتوانێت لەم ڕێگەیەوە گۆڵ تۆمارکە وابوو لەمای ڕابردۆم قسەمان لەسەر هالاندکە بەڵام ئێستا هالاند ئەو کەسەیە کە هاتووە خۆی لەگەڵ مەنزومەکەدا گونجاندووە تەنانەت دێت خۆی لە بناغی هێرشەوە دەست پێ دەکات و بە جوودی تاکەسی خۆی لە نێوەندی یاریگاوە دەچێت گۆڵ تۆمارەکە بەرامبەر بارسناڵ شەوی ڕابردوو بەرامبەر بە بۆرنمۆس بەرامبەر بە لە چەندین یاریە هالاند لە نێوەندی یاریگاوە خۆی بەشداری هێرشەکەکە و خۆشی گۆڵەکە تۆمارەکە کەواتە ئێمە لێرەدا هەردوو لایەنەکەمان هەیە لایانی سلبیمان هەیە بۆی باسی لە گواردیۆلا بکەین کە بڵێن بۆ بە هالاند گۆڵەکانە بەڵام لەم دیۆلایەنێکی ئیجابیمان هەیە کە شێوازی گۆڵەکانی ئێرلینگ هالاند گۆڕانکاری لێ بەسەر هاتووە هالاند هاوشێوەی ڕابردوو گۆڵ تۆمار ناکات لە سیتیە ئێستا بە جۆرەکانی تری شێوازی گۆڵکردن گۆڵ دەکات بە شێوازی هێرشبەرێکی وەهمی ژمارە 9 گۆڵ تۆمارەکە بە شێوازی هێرشبەری ژمارە 9 سەرف گۆڵ تۆمارەکە ئەمانە خەسڵەتی بێزن بۆ هالاند بەس ئایا ئەمە خراپیە بۆ سیتی سیرکەن مانچستەر سیتی نابێ خۆتان لەو شتە لابن گواردیۆلا مدەڕیبێتی سەرسەر و سەرچاو مانچستەر سیتی چامپیۆنزیجی بردوتەوە سەرسەر و سەرچاو مانچستەر سیتی 4 پریمەرلیگی بردوتەوە لە ماوەی ڕابردوو زۆرترین پریمەرلیگی بەدەستهێناوە لە 89 ساڵی ڕابردووە هەر سەرسەر و سەرچاو ئێمە دەبێت ئەوەمان لەبەر چاو بێت ئەم تیپە وەرزی ڕابردوو بە دۆخێکی زۆر خراپدا گوزەری کرد ئەمساڵ ئەم تیپە لە دۆخی بنیادنانەوەیە واتە ئەم تیپە جارێکی دیکە دەیەوێت ڕیتمێکی تەواوی یاریکردن بەخۆی بداتەوە دقت بدەن سیتی گۆڕانکاری لە گۆڵپارێزا کردووە باشە گۆڕانکاری لە بەرگریە کردو ئاەت نوێری وەکو ئیزافەیەک بۆ هێڵی بەرگری هاتووە گۆڕانکاری تەواوی لە هێڵی ناوەندا کردووە یعنی ئەم تیپە ئەگەر ئێمە حسێ بکەین گۆڕانکاری لە 3 مەرکەزی یاریکردنا کردووە بۆیە 3 مەرکەزی یاریکردن کاتێک ڕاستە لە نیوەی وەرزی ڕابردووەوانێ چەند یاریزانێک پەیوەندیان بە تیپەکە کردو لەم هاوینەش چەند یاریزانێکی تراتون بەڵام ئەزانین پێکانەکان ڕێگەیان نەداوەکو پێویست یاریزانەکان بەرداوام من لەگەڵی و بە هەموو پێوەرەکانیش ئێمە دەبێت لە ڕووی وەرزشیەوانێ چاوەڕێی گواردیۆلا بکەین و چاوەڕێی ئەم تیپە بکەین کە چەند مانگێک تێپەڕێ بۆی ئەم پێگاتەیە بگونجێنێ بۆی بتوانێت پێگاتەیەکی بەهێز دروست بکات سەیریکە ڕۆدری کە یاری کردووە ڕێندەرز لە مەرکەزێکی پێشتری یاری کردووە ڕۆڵێکی جیاوازتریە بۆ بەڵام ئێستا لە غیابی ڕۆدریە ئەرچی بە هەمان شێوەرکی ڕێندەرسیشە گۆڕێ ئەرکی یاریزانەکانە گۆڕێ کاتێک تۆ ڕەکایزێکی سەرەکی کە پەیوەندی تەواوی بە پلانی یاریکردنەکەتەوە بێ وجودی نەبێ یاریکردنی هەر یاریزانێک یاخود ئەرک و یعنی شێواز یاریکردنی هەر یاریزانێک لە نێو یاریدا دەگۆڕێت بۆیە ئەحەقیەت بەوەیە کە سیتی بڵێ لە دۆخی بنیادنانەوەیە لە دۆخیەوەیە تیپێک دروست بکاتەوە جا ئەم تیپە ئەگەر لە وەرزی ئەم ساڵە دروست بێتەوە دۆخێکی زۆر زۆر باشترە واگەر بشکەوێتە ساڵی داهاتوە کارێکی باشە لەبەری گواردیۆلا کاتێک کە ڕووی داهاوینی 2027 تیپێکی جوان بەجێڵێ چونکە کۆمەڵە ئێستێرەی لاویە کۆمەڵە ئێستێری ناوداری لایە و ڕاهێنەرێکیشە لە تواناییدایە تیپێکی باش دروست بکات بۆیە ئەسڵی خوێندنەوەی سیتی بەم جۆرێ بۆ لیڤەرپوڵیش هەمان جۆرە بۆ لیڤەرپوڵیش هەمان جۆرە بەس شێوازەکە لە چیەوە کێشەیەکە سەرچاوی گرتووە کێشەکە لەوە سەرچاوی گرتووە ڕیتم وەرگرتنی تیپ تۆ نابێت لە پلانی ڕەسەنی خۆت لابی سڵۆت کێشەکەی لەوەیە بوو لە هەموو شێوازە یاریکردنی کە چەند ساڵە لیڤەرپوڵی لەسەر ئەمساڵ لە سەرەتاکەی هات ئەمەی لابرد هات پلەیمیکەرەکەی زیا کرد بەبێ ئەوەی گۆڕانکاری بکە بەبێ ئەرکی یاریزانەکانی تر بگۆڕێ بۆ نمونە کاتێک تۆ پلەیمیکەرێ دروستەکەی کە تۆ ڤێرتس بکەی بە پلەیمیکەر سەڵاح ئەوەندە ئاسان ناتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ پلەیمیکەرەکە چونکە پێشتر لیڤەرپوڵ یاری نەکردوانی هەر ساڵەوە یاری ناکە دوای ڕۆژنی کۆتینۆ یاری نەکردوێت 6 ساڵ 5 ساڵەوە یاری نەکردووە کاکپۆ ناتوانێت یەکسەر خۆی بگونجێنێ لەگەڵ پلەیمیکەرێکە ئەکیتیکی ناتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ پلەیمیکەرەکە گرافنبێرگ گەلیستەر سۆبۆسلای یەکسەر ناتوان خۆیان بگونجێنێ لەگەڵ پلەیمیکەرەکە بۆیە ئەمە پێویستی بە سیلسیلا دەیە پێویستی بە تەسەسول هەیە کاتێک یاریزانێکی نوێژ بەشداری پێەکەی پێویستەکە بە تەدریجی بەشداریان پێ بکەیت من چەند کە ڕەت لێرە پێم وتوون وتومە هەموو یاریە زەڕور نییە چێرکی سیاریکە
ڕۆبەرتسۆن یاریزانێک نییە شانیە دەجیبێ بینیتان چەند یاری کە ڕۆبەرتسۆن یاری کردووە لیڤەرپوڵ چەند جیاواز بووە بە تایبەتی یاری ئەتلێتیکۆ مەدرید کە ڕۆبەرتسۆن دوای چەند یاریەک سەرەکی بوو بڕۆن سەیری یاری لیڤەرپوڵ بکەنەوە دوێنێ شەو سەیری یاری پێرە شەو سەی یاریەکەی ئەستۆن ڤیلا بکەم زان لیڤەر چی یاریەکی کردووە یاری فرانکفۆرت بە هەمان شێوە کەواتە تۆ بەپی پێویستی سوود لە مەستێرانە دووەرەگری بەپی تیپی ڕکابەرت بەڵام لە یاری ئارسیناڵی شامندانی پیانم یاریکردنی کێرکیز لەلایەن سڵۆتەوە ئەو پەڕی ژیری بوو بۆ لەبەروی مادووشی یاریزانێکی حەروک بوو بەڵام کێرکیز کارێکی کرد هەموو جوڵەکانی مادووشی داخست بۆیە ئێمە کە دەین ڕەخنە لە بارودۆخێکی تی بەگرین یا لەوە دەگرین کە شت کراوە لە ئێستا بۆ نمونە من تاکە ڕەخنەم لە گواردیۆلا لەوە نییە کە بڵێن بە زالاند گۆڵەکە من بۆ من قەدەوە ناڵم من ئەسڵەن بە ئیزافەی گواردیۆلای بینیم بەکارێکی زۆر باشێ بین قەچەکە با گۆڵکەرەکە مالان بێت وە کاتێک کە من هالان تا دقەی 30 گۆڵە 2 گۆڵم بۆ بکات پێویستم بەوەی یاریزانی تر جودیەوە بکە کە گۆڵ بکە ئەگەر یارەکەم عاسی بۆ تا دقەی 7 هالاند گۆڵی نەکردو ئەمە بابەتێکی ترە یاریزانی ترمەیە گۆڵەکە یاری بێرنلیەکێ بوو لە یاریانە هالاند لە 2 ساتەکانە گۆڵی کرد ئەمە زۆر گرنگە بەڵام من کاتێک یاریزانێکمە بە دقەی 20 دقەی 30 2 گۆڵی بۆ کردبێتم چ پێویستم بەوەیە جوودی یاریزانی تر سەر بکەم بڵێ مۆرن گۆڵم بۆ بکەن یا گۆڵ تۆمار بکەن هیچ پێویستم پێی نییە بە هیچ جۆرێک بەڵام بەجددی گواردیۆلا دەبێت واز لە بەرناردۆ سیلڤا بێنێ کاکە خزمەتی کرد کاکە یاریزانێکی زەڕور بوو بۆ سیتی کاکە وەڵڵا ئەم مەنزومەیە دواخە وەڵڵا ئەم کێشە بۆم ئەستێرانە دروستەکە کە گواردیۆلا پشتی پێبەستێ مەنزومەکەی دوا ئەکەوێ خۆی هەموو ڕاهێنەرێک یاریزانێک هەیە کۆمەڵە تایبەتمەندی ئەیاتێ کۆمەڵێ مواسەفاتی تایە ئەم ڕاهێنەرە ناتوانێت بێم یاریزانە بەشداری بکە دڵنیا بە لەوەی گواردیۆلا لەم خەفڵەتەیە بەرامبەر بە بەرناردۆ سیلڤا زۆر ڕاهێنەریشەیە بۆ یاریزانی تر وا بوون خۆمەر کێشەی گواردیۆلا نییە ئەنچیلۆتی وا بووە کلۆب وا بووە زۆر ڕاهێنەر هەیە کە مواسەفاتی یاریزانێکیان هێندە بەلاوە ناوازەیە یاخود یاریزانێکیان هێندە لە تایبەتمەندە کە ناتوان بەبێ یاریزانە یاریکردنی خۆیان ڕێخن بەڵام بەجددی کە سەیری مەنزومەی سیتیەکەی کە سەیری جوڵەی یاریزانەکانی سیتیەکەی کە سەیری تۆپ دابەشکردنەکەی کە سەیری ڕتمی یاریکردنی سیتیەکەی سێرگی بەرناردۆ ئیزافە نییە بۆم تیپە بەڵام جیاوازی بەرناردۆ لەوەدایە لە ناوەندا یاری پێ بکای بەرناردۆ هەوڵە دایاریی 160 باشت پێشکەش بکە ئەی خیتە باڵی هێرشبەری ڕاستەوەی کێشەی نیە خیتە باڵی چەپی هێرشبەری و کێشەی نیە خیتە پشتی هێرشبەر کێشەی نییە ئەگەڕێتەوە دواوە ئەم خەسڵەتە لە بەرناردووە هەیە بە ئەمە بێویژدان نەبین بەرامبەری بەڵام وەکو کە سیتیە چێتە ڕیتمی یاریکردن کە سیتی هەوڵی گۆڵەیە و هەوڵی بەرگریکردنیە و هەوڵی تۆپ بەرەو هێرشەیە دایم بەرناردۆ کێشە دروستەکە لەبەری بڕیارەکانی تۆزێ لاوەکی پێوە دیارە بەرشەلۆنە بردنەوەکەی ئێلچی زۆر گرنگ بوو بۆ پێگاتەیەوە ئەزانم بەرشەلۆنە لە کاتێکە لە ئێلچی باشترە بەڵام تۆ لە ڕیتمی یاری دوورکەوتیتەوە مدەڕیبەکەت کارتی سووری وەرگرت یاری کلاسیکۆت دۆڕان چەند یاریزانێک کە تووشی پێکان هات دوای کلاسیکۆ پێدری چەند یاریکی تر دابڕا هێشتا لیڤاندۆڤسکی دامادە نییە بۆ یاریکردن تازە ئۆڵمۆ و گەڕاوەتەوانێ یعنی بەجددی تیپەکە لە دۆخێکی ڕاگوزەرکردنە ئێستا ئەم تۆپەی ئەم دۆخەی ئێستای بەرشەلۆنەیتیە ئێمە بێ حەقبێژ بین بەرشەلۆنە لە دۆخی تاڕی ئایا عنی لە دۆخی فریاکەوتنی خێرایە هەر بەجددی دۆخەکە وایە بۆ بەرشەلۆنە تەنها ئەوێ کاتی لێ تێپەڕێ یاریەکانی لێ تێپەڕێ خواخوایەتی زوو ئەم یاریانەی ئەنجامدا ئەم وەستانی نێودەوڵەتی بێ بەشکە تۆز یاریزانی بگەڕێتەوە ئەم 4 ڕۆژەی ئیسفادێ بکە کۆمەڵێ لە یاریزانە پێکراوەکانی بێنەوانێ کۆمەڵێ لە یاریزانی لە ڕیتمی یاریکردن دوورکەوتونەتەوانێ خەریکی ئەو بوون وردە لەم کەشوایە جیابنەوانێ و بێنەوە ناو دۆخی خوان بەنمونە لامین یاماڵ لەگەڵ ئەو کچە ئەرجەنتینیە گۆرانی بەژەکە نیکی نیکۆڵ جیابوونەوەی ڕاگەیان ئیتر یاماڵ هۆگری بە ئافرەتێکەوە نامێنێ لەوەی کە یەتەوانێ ناو ڕیتمی یاریکردن ئەم 4 ڕۆژە بەرشۆنە ئیشێکی باشی لەسەرکە ڕاستە چێتەوە بۆ بژاردە ئیسپانیا بەڵام هەرکۆی گشتی ڕەنگە ئیسپانیا بە یاریکی تر سەرکەوێت و دواتر یاماڵ دەرفەتی گەڕانەوە بگرێ ینی هەفتەیەکی لەبەردەما بێ لەگەڵ هانزی فلیکە ئیشکا بۆی بێتەوە ڕیتمی یاریکردن بۆیە بەڕای من ئەم دۆخەی بەرشەلۆنە دۆخی ڕاگوزەرکردنە و ئەم سەرکەوتن زۆر گرنگ بوو بۆ تیپەکە بەرشەلۆنە و هانزی فلیک پێویستیان بەوەی ئەم وەستانی نێودەوڵەتیە بێ
تا ئەوەی دووبارە و سێبارە ئەم تیپە بچێتەوە نێو ڕیتمی یاریکردنی خۆی کە یاریزانە پێکراوەکان گەڕێتەوانێ و یاریزانەکان بێنەوە ناو ئەجوای یاریکردن سەرقاڵی شتی دیکە نەبن چونکە ئەم شتانە بۆ بەرشەلۆنە زۆر خراپە. مێژووی بەرشەلۆنە پێمان ئەڵێ ئەو یاریزانانەی کە بەرە و ئازادی ڕەها ئەڕۆن بۆی کەیانەکە ئازادیەشیان باتێ داهاتویان لایەنەکە باش نابێ. نیمار ڕاستە خۆی داوای ڕۆشنی کرد ساسە بەرشۆلە نەیوان نەڕوا بەڵام دڵنیا بن لەوەی کە ڕاستە بە پاریشکاندنی گرێبەستەکەی ڕۆی بەڵام دڵنیا بن لەوەی لە ڕووی بابەتی دەرەوەی نێو یاریگاوە نیمار کێشەی هەبوو لە بەرشەلۆنەیە ڕاگەاندەکان هەر بەردەوام کێشیان بۆ دروست دەکرد. ڕۆناڵدینۆ بەم کێشەیەوە ڕۆی لە بەرشەلۆنە ینی چەندین یاریزانی تر ئێمە دەزانین بەرشەلۆنە یانەیەکە زۆر یعنی گرنگی بەو سلوکەتەی یاریزان دەدا پابندیەکی زۆر جیاواز لە هەر تیپێکی تر. منە و شایدیە بۆ بەرشەلۆنە ئێمە وەکو خۆی. میلان یاری لوتکەی لە ڕۆما بردەوە. طبعا من حەزەکەم یاری میلان و ڕۆما طبعا دڵنیام لەوەی زۆر کەس سێری نەکردو چونکە هەمیشە یارەکان وایە لە ئاپەکەەوە نەتیجەکەی زانی و سێریشی کردو. میلان و ڕۆما 1-1 میلان بردیوانێ و دیبالا پەنارتیکی فەوتان و پاڤلۆڤیچ گۆڵەکەی کرد. هیچی تر بەس حەز دەکەم ئەوەی کە باسی چێژی تۆپی پێیەکە ئەوەی کە بە منە لێڵێ بەخوا ئەم تیپە چێژی نییە کوەر ئێمە 4 گۆڵمان کرد تیپێکی چێژبەخشی ئێمە 5 گۆڵمان کرد تیپێکی چێژبەخشی. تاوا من هەمیشە وتم مۆ چێژنی ئەو تۆ هاندەرێکی تۆ بۆ خۆت خۆشە هەر هەڵە بەزیت و دابەزی هەڵە بەزیت و دابەزی بەس ئەگەر تۆ بینەری تۆپی پێیدەوە چێژ نییە بە هیچ جۆرێکەوە چێژ نییە. بڕۆ سێری یاری میلان و ڕۆما بکە. طبعا مندانی پیانێم ئەمە بێکواڵیتی یێرشبەرەکان بۆ لە ئیتالیا. بڕۆ سێری مەترسی دروستکردنیە دووتی بکە XG چ میلان چ ڕۆما بزانە چی یاریکی ناوازە و پێرفێکتیان کردووە. میلان 1-1 پرتیەوە پەنالتیکیش دروست بوو لەسەر میلان دیبالا لێدانە سزاکی لە دەستدا مایکمانیان گێڕایەوە. ینی چێژی ڕاستەقینی تۆپ ئەم ڕکابەریە کە هەردوو تیپ تا دواسات ڕکابەر بن کە هەردوو تیپ لە ململانەدا بن کە تا یارەکە تەواو بێت دڵە لە مشت تا بێت نەزانین چی باتە. ماسیمیلیانۆ ئەلێگری نەک هەر خۆی میلانی گۆڕیوە ماسیمیلیانۆ ئەلێگری لە پێشووتریشی جیاوازە خۆشی گۆڕیوە هاتووە گونجاندنی لەگەڵ ئەم تیپیا دروستکە کە بە چ شێوازیارەکە. یەکەم خاڵی گرنگی ئەلێگری ئینزیباتیە لەم تیپەیە. ئینزیباتی یعنی چی؟ یعنی پابەندی. یاریزان پابەندە بەیانەکەەوە. یاریزان خۆی نییە باڵا دەست نییە خاوەن قسە نییە. لیاو یاری بیزا کەم تەرخەمی کرد 45 خولێکی یەکەم یاریکە 45 خولێکی دوم بردیە دەرەوانێ. پەیامی پێگەیانەوە وتی ئەبێت تۆ بۆ دڵسۆزانە بۆ میلان یاریکی بۆ عەرزی خۆت یاری ناکەی خزمەتی تیپ دەکەی شوێنت نێو یاریگای و بەردەوام یاریەکەی. خزمەتی تیپ ناکەی دیتە دەرەوانێ با نەتیجە لە مەسلحەتی من نەوێت با خراپ بم با باج بم بە تەعادلی کێشەم نییە. گرنگ ئەوەیە منە التیزامە لە تیپەکەیا دروستەکەم. بالفعل لیاوێکی جیاواز بۆم شەو لە یاری ڕۆما. ئەم شەو ئەم لیاوەی یاری ڕۆما لەگەڵ لیاوی یاری بیزا 100 لە پێچوانێ. ئەمە پابەندیە ئەمە کاری ڕێخستنە. ئەمە خاڵێکی گرنگ بۆ ئەلێگری. خاڵی دووەم هاتووە شێوازێکی یاریکردنی بۆم تیپە داناوە کە لەگەڵ کواڵیتی یاریزانەکان دەگونجێ. بەنمونە زۆر کەس باسی مۆدریچەکە میلان مۆدریچ دەدرێوشێتەوە لە میلان و ئەوە درەوشانەوەی مۆدریچ لە میلانە پەیوەندی بە ماسیمیلیانۆ ئەلێگریەوە کە مۆدریچ دەدرەوشێتەوە لە میلانە هۆکارەکەی ئەلێگریە. بۆ ئەلێگریە لەبەرەوەی ئەلێگری هاتووە مۆدریجی لە هەموو ئەو شێواز یاریکردانی خۆی لا بردووە کە لە ڕیال مەدرید یاری کردووە کە لە کروات یاری کردووە کە لە تۆتنام یاری کردووە. هاتووە هێناوێتی ئەم یاریزانەی کردووە بە ژمارە 6. مۆدریچ هەرگیز لە ژیانی ژمارە 6 نەبوو مەگەر لە کرواتیا لە غیابی برۆزۆڤیچ ژمارە 6 کردبێ ئەگنا ژمارە 6 نەبوو هەرگیز. هاتووە چی کردووە؟ عەقڵیەتی ئەم تیپەی لەسەر عەقڵیەتی مۆدریچ داڕشتووە. ئەو تۆپانەی کە تەوزیع بن ئەو تۆپانەی کە دابەشە بن یاریزان لە دوای مۆدریچەوە تەمەرکوز وەرگیرێ. ئەمە زۆر گرنگە. بناغەی تیپەکە شێوازی وەستانی تیپەکە
شێوازی ڕێخستنی هێرشی تیپەکە لە مۆدریجەوە دەست پێەکە. سێ بەرگری کار لە دوایین کە تۆپ دابەشت بێ و دەدرێتە مۆدریچ کە بەس دیقەتی میلان بن کە تۆپ دەگاتە مۆدریچ. سەیری یاریزان کە چۆن مرکزەکانی خۆیانە دۆزنەوەنی یەکسەر هەموو مرکزەکان دیارە بۆ بناغی ئەم تیپە لە مۆدریچەوە دەست پێەکە. ئەلێگری هاتووە شتێکی کردووە تۆپ دابەشبوونی لە یاریزانێکەوە پێی وتون من لە یاریزانێکەوە پلانەکەم جێبەجێەکەم تۆپەکان دابەشەکەن کە مۆدریچ ئەم تۆپەی وەرگرت ئێوە بەم جۆرە دابەشە بن لە یاریگە و مۆدریچ قەراری لەوایە چی بێ. ئەمە دوو جار ژیرانێ بۆ یەکەم تایبەتمەندی قاچوقولی مۆدریچ بەو جۆرەیە کە مواسەفات یاریکردنی بەو جۆرەیە کە توانێت هەموو شتێ بکات لە نێو یاریگادا با 40 ساڵ بێ و لەگەڵی شام خەسەتەیەم پێگەی ئەلێگری پێیاوە وای کردو کە مۆدریچ یاریزانێکی زۆر ماندوو نەبێ. مە خاڵی یەکەم. خاڵی دووەم کە بە یاریزانەکانە لێڵێ لە مۆدریچەوە تۆپ دابەشە بنەبێ وتان چاوەڕێی مۆدریچکەن. مۆدریچ هێندە کەسایەتیکی گەورەیە، هێندە کەسایەتیشی خۆشویسترە، هێندە کەسایەتیکی تایبەتمەندە، هیچ یاریزانێک جورئەت و توانای ئەوەی تیانە ناڕازی بێ بەرامبەر بەم پلانە. لەبەرەوەی مێژووی مۆدریچە زانێ، مواسەفاتی مۆدریچە زانێ، ستایشەکانی مۆدریچە زانێ، ئەزانێ ئەمە چییە. بۆیە هەمووان پابندن ئەمە چێغا من ڕێخستێکی تری بۆ میلان کردوتەوانێ هەم لە ڕووی لایانی بەرگریەم لە ڕووی لایانی هێرشبردنەوانێ. خۆ میلان ئەگەر ڕابیۆتیش بەردەوام لەگەڵم پێگاتە یاریکە ئەم پابندێش لە ڕابیۆتا هەیە. یعنی نەهاتوون بۆ نمونە وەڵا من با 180 تۆپم لابێ و وەڵا بەم جۆرە تۆپ دابەشەکەم وڵا نەخێوان نیە ئەلێگری پشتی بە من نەبەسۆ لەبەریوە من زۆر پێم وتون پێشتان دەڵێمانێ ئەڵێم ئەلێگری لەو ڕایەنەرەیە کە خۆی لە کۆنگرەکە باسێگا ئەڵێ من پێویستم بوو نییە لە یاریەکە سێ گۆڵ بکەم. ئەڵێ من هاوشێوەی پێشبڕکەی ئەسب سواری سەیری تۆپێنەکەم سەیری فوتبۆڵەکەم لە پێشبڕکەی ئەسب سواریە تۆ کاتێک پێش دەکەوی یا لە پڕ ڕاکردنی ماراسۆنی خۆوان تەنها لوتت بگاتە سەر خەتەکە لوتت بگاتە سەر خەتەکە تۆ براوی ئیکاتە من بەیەکویچ براوم بەیەکویچ من براوم. بۆیە تەرکیزی من لە لای پابەندی یاریزانەکانە وەک لەوەی لە لای ئەوە بێکە ئیستیحوازی تۆ بکەم و زۆرترین هەوڵی گۆڵ تۆمارکردن. نە ئەگەر من یاریزانەکانم لە تەرکیزی تەواو بن ئەو پلانەی کە من دایاندەمێ لە کاتی ڕوبەڕووبوونەوەی پێ ڕکابەرات جێبەجێ بکەن دڵنیام لەوەی لە ڕووی لایانی هێرشبەری و لایەنەکەم جێبەجێ بێت. چونکە من بەرگری تۆکمەم کرد بەرگریەکی باشم کرد پلانەکەم سەرکەوتوو بوو پێویستم بە 6 تۆپ نییە بۆی گۆڵە تۆمار بکەم. من بە 2 هەلەتوانم گۆڵە تۆمار بکەم. هەر ئەوەی هەلەکەم بوات من دەتوانم گورزی خۆم بۆشێن. ئەمە گرنگترین خاڵە لە میلانە کە گۆڕانکاری لێ بەسەر هاتووە. بەهێزترین خاڵەکە لە میلانە گۆڵانکاری لێ بەسەر هاتووە. ئەوەی کە لە میلانی تێکە لە وەرزی ئەمساڵ ئامانجەکەی لەگری بەدیێز بێنێ کە بگاتە چامپیۆنزی گۆرزی داهاتوو نەبوونی بەدیلە. هەنی بەجددی میلان یەدەگی نییە. بە نمونە هاتووە یەشاری ساڵە بۆ یەشاری نەیتوانیەوە لەگەڵ مەنزومەکە بگونجێ باگەرێکی زۆر یەشاری کە گرێبەستێکە 35 میلیۆن یۆرۆی لە کلوبڕوج و پیرە وەکو یەکێک لە گرێبەستە ناوەندە زۆر باشەکان لە ئەوروپا سیر کراوە ئەمساڵ گونجاندنی لە میلانە نابێت. ڕابێت تووشی پێکان بووە. ئەگەر مۆدریچ تووشی پێکان بێ دۆخەکە لە میلان تێکچە ڕاستە ڕێچی دەتوانێت لەو مەرکەزاریکە بەڵام زۆر قورسە تۆ 4 مانگ یاریکردنی تیپێک بە پلانێکدا ڕژێسە یاریزانێکی نوێ بینی بخیتەوە پلانەوە ڕەنگە زۆر زۆر فەرقە. یعنی ئەوەی کە ئامانج لە میلان تێک بامێ ئەینا ئەلێگری میلانێکی بەهێز دروست دەکات دڵنیا بن لەوە و میلانێکی یعنی ئێستا زۆر کەس یەکسەر دەڵێ میلانە بێ خولی ئیتالی بەرێتەوە بەڵێ میلان من پێ دەڵێم پاڵێراوە لە خولی ئیتالیا. بەڵام تۆ وەرە لە وەرزی ڕابردووە سەیری کە میلان چەندی سەرف کردە لە مەرکاتۆ 200 میلیۆنی سەرف کردە 250 میلیۆنی سەرف کردن نەخێ. یعنی دیارترینە و گرێبەستانی واژووی کردوون ڕابیۆتە لەگەڵ مۆدریچە هیچی گرێبەستیان یعنی ڕیچی پارەی پێیراوە یەشاریشی سابێ پارەی پێ نەیراوە سالی مەکەرزی خۆی بۆ گێڕاوێتەوە نەهاتوە مێرکاتۆیەکی گەورەی کرد بێ میلان هەر مێرکاتۆکەشی دەرکراوێکی کاکە کورد و مختصر ئەوەی کە لە ڕیاڵ مەدید دوازیێنا دوای چەند ساڵ ئێستا تۆ هێناوێتی لای خۆی یاری پێیەکە یاریزانێکی گرێبەزنیۆ نەبووی ڕیاڵ مەدرید دێناوە یاری پێیەکە زۆر گرنگە تۆ بتوانی بەمەوە بتوانی ئەم تیپە ڕێخی
و میلان وەرزی ڕابردووەشتم بۆ بەشداری پاڵەوانتێکی ئەوروپی و نەکرو لەبەر ئەمساڵ هەری ئەنجازێ بێنی تەنانەت میلان بگاتە ئەوروپا لیگی وەرزی داهاتوو ئینجازە بۆ ئەلێگری ئینجازە بۆ ئەلێگری ئینجازە بۆ میلان بۆی تۆ بێ لەم دۆخە وەڵسەنگاندنەکەی بەڵام من دڵنیاتەگەم لەوەی کە میلان بە تایبەتی ئەگەر ناپۆلی و ئینتەر میلان هەنگاوێکی باش لە چامپیۆنز لیگا بڕۆن و تەنانەت دیوڤەش بگاتە قۆناغی شانزە میلان ئەمساڵ بە شێوەیەکی زۆر بەێستر خۆی نیشانی ڕکابەرەکانیە دێمە لای کۆمنتەکان زۆر بە خێرایی کاکەمال دەستی تۆش خۆش ئاستی بەرشەلۆنە چۆم و کاک ڕێبەندۆک و پێم وتن بەرشەلۆنە هیچ گرنگ نییە ئاسی باش بێ یاخرا بێت تەنها گرنگ ئەوەیە بەرشەلۆنە ئەم دۆخەی لێ تێپەڕێ ئەم یاری کوڵ و بروج و یارەکەی تری خولی بە سەرکەوتن کۆتایی پێبێنێ ئیتر هەردوو یارەکە یەکوی جوێرێتەوە نە ئاس پێشکەشکان نە چیکی تاکا بکە نە کۆنتترۆلی تۆ بکە هیچ گرنگ نیە تەنها یەکوی جێکویچ ئەم دویاری کەمایەتی بیباتەوە چاوەڕێ مۆستانی نێودوڵەتیەکە چاوەڕێی گەڕانوی یاریزانە پێکراوەکانی بکە و چاوەڕێی ئەو پلانە نوێیە بکە کە هانزیفلیک دەیداتەوە یاریزانەکان بۆ پابندی یاریزانەکان بۆ ڕخستنەوە یاریزانەکان چونکە وەکو پێم وتن بەرشۆنە لە دۆخێکی فریاکەوتنی خێرادا بەرشۆنە پێویستی بەوەی ئەم دۆخەی خێرا بە خێرایی لێ تێپەڕێ کاگاوکار ئەڵێ بەڕاستی کاک محەممەد هەنێ یاری ڕێڕەوی ئامان گیانە دەگۆرە دەستە میلان بە بردننوی لە ناپۆلی و ڕۆمامانجی میلان لە سەرکەوتن بۆ چامپیۆنزی گۆری بۆ بردننی خولی ئیتالی نابێت زۆر بۆ دووڕە من وەکو خۆم لە سەرەتا وەرزە لەگەڵ هاوڕەکانیشە چاوەڕێ ئەوم لە میلان سوپرایزی خولی ئیتالی بێ چاوەڕێی ئەوم بەڵام ڕکابەرەکانیشی بەهێزن تۆ گرنگ وێ ئامانجە سەرچەکەت لە چیز نەچێکە گەیشتنە بە چامپیۆنزی وەرزی داهاتوو کاگمەسین ئەڵێ بەرشۆنە بردنەوەیکی باش بە تا گەڕانی یاریزانەکان باشتر دەبێت میلان هەر زۆر باش بوو یاری لە دو یاری باشتر دەبێت سیتی کاتی دەوێت گواردۆلا دەوێت هالاند هەمووی هالاند بێ کاکەوە منەوە تا بینەرەکانیشم وەکو خۆم ئەزانن لە ناو بەرنامەکانمان من باسی چێگەمەوەی کاک موحسین باوای کردی درێژەی ئەو 27 خولەکەی کە من کورتەی ئەو 27 خولەکەی کە من قسەی لەسەرگەم دەست خۆش کاک موحسین کاک ڕێبەند بەسەر چاوباسی لیڤەرپوڵ و سیتی دەکەین کاکشکار ئەڵێ کاک محەممەد کێشەی بەرشەلۆنە چییە کاکشکاریان من چەند جاری تر پێم وتیتەوە وەڵڵا بەرشەلۆنە وەرزی ڕابردووش کێشەی بەرگری هەبوو وەڵڵا پێراری شەی بووە هیچ نەگۆڕاوە بەرشۆنە کێشەی هەڵی بەرگری هەیە ئەوەی کە پەردەپۆشی هەڵەکانی بەرگری بەرشەلۆنی کردو وەرزی ڕابردوو قوتی لە ڕادە بەدەری لیڤاندۆڤسکی و ڕافینە و لامین یاماڵ کە تۆ سێ گۆڵت لێکراوە یا هێرشبەرەکانە 4 گۆڵی کردو بۆیە پەردەپۆشی هەڵی بەرگری بۆ کراوە کە تۆ 2 گۆڵت لێکراوە یاریزانەکان 4 گۆڵیان کردو یاریزانەکان 3 گۆڵیان کردو ئەمە پەردەپۆشی هێڵی بەرگری تۆی کردووە ئەینا بەرگری تۆ باش نەبووە یاریزانەکانی هێڵی بەرگری تۆ باش نین کاکە وەڵڵا باش نین وەڵڵی باڵدی بەرگریکارێکی باش نییە وەڵی کۆندی تا ڕادەیەک باشە بەڵام سوپەر نییە لە سەراسی ئەوروپا یعنی ئێستا ئەو 4 بەرگریکارە بە 4 بەرگریکارەکەی ڕیال مەدریدی بەراورد کە وەڵی بەرگریکارەکانی ڕیال مەدرید زۆر لەوان باشترن یعنی تۆ ئیریک گارسیات هێناوە وەکو نەجمەی نیشانی تۆ کاکە ئیریک گارسیا لای گواردیۆلا جێی نەبوو لە پریمەر لیگا جێی نەبوو تۆ فەرزی ئیریک گارسیا بەسەر مناکەی ئەزانم لە بەرشەلۆنەیە باش یاریکا بەڵام بەرشۆنە بیری لای مەنزومە و جومێکەیە ئەوەی کە هەڵە و کەم و کورتی هێڵی بەرگری بەرشەلۆنەی داپۆشی و ئەزیزی من لامین یاماڵ لیڤاندۆڤسکی ڕافینا بوون و هێز و کۆنتترۆڵی تۆپی پیدری و دیۆن هەچی ترگنا هێڵی بەرگری بەرشۆنە وەکو خۆیەتی لیڤەرپۆڵ بە بێزی دەگەڕێتەوە دیفاعی بەرشۆنە هەر خراپ بووە کاک ڕێبەندە مەشتێکی تازە نییە ئەندێکی ئەمپاپی بەڕێ کردوتی نامێ یاریزانێک وەرزە چ گۆڵم بۆ تۆمارکە بۆ هالاند هەمان شت نییە هالاند گۆڵ تۆمار دەکات تۆ ڕانێرێک ڕوبەڕووی هالاند بێەوە قەفڵتدا چی پێمان سەرسیتی من بڕوا ناگەم سیتی چاوەڕێەوە بێ بەس هالاندی گۆڵکا بەڵام ئەوەیە هالاند تا خولەکی 32 گۆڵ تۆمارەکە بۆی مەوا دەکات یاریزانەکانی ترکی گۆڵ دابشکردنیان یاخود گۆڵکردنیان نەبێت بەڵام ئەگەر بێت و هالاندێک پەشی هالاند لە یاریەکە پەشیکەوێ من دڵنیام لەوەی سیتی گواردیۆلا کۆڵی لەوە نەداوە ئیشی لەسەرەوەش کردووە کە یاریزانی دیکەش هەبێ بۆ گۆڵی بۆ تۆمار بکات کاکە ڕێبەنجان دە پرسیارەکان لە ڕۆژی خۆیان بگەن کاکە خۆیمە هەر لایڤمانە بێ و هەر قسەیەکەین لیڤەرپۆڵ و ڕیال بۆ کاتی خۆی کورە تەڵێ ئۆفسایدی بەرشۆنێکی شتێکی تەڵێ ئۆفساید هەر لە دوایەرەکەی بارۆ باوی نەما ئەو هاکاری سەرۆکی حکوومەت چۆن هەڵەسەنگێنی من هەر کەسێ هاوکاری بە هەریانەیە بکە سوپاسیەکەم بۆ هاوکاریکردنیانە کە بەزەوە ئەرکی سەرشانیانە غەسپە لە سەریان کاوکاریانەکان بکەن
چۆن هاوکاریە نێرێ بۆم ئەبێ هاوکاری بکرێ منوەکو حکومت باسەکەم وەکو لایەنێکی دیاریکرا باسی ناکەم وسە بۆ نمونە وەکو پارتی حەقی خۆی تێگە بچیتە سەردی حیزباتی وەکو پارتی حەقی خۆیەتی بەس خزمەت ئەوی ئەنانە بکە کە خۆیان بە مڵکیەوەزان پارتی هیچ حەقێکی نییە خزمەت بە نەورۆز کاکە سەر بەلایەنێکی ترەیە خزمەت بە نانی سلێمانی کاکە سەر بەلایەنێکی ترە نەخێر کەسیشدا ئەو داواکاریەش هەر زۆر ناحەقیە بەس وەکو حکومەت ئەرکی سەرشانێتی هاوکاری هەریانەیەکە کە داوایکە سەرباقی ئەمەش کە ئەرکی سەرشانیانە بەڵام ئێمە هەر پێزانینمان هەیە بۆ هەر هاوکارێک کە تیپێک لە دۆخێکی قەیرانی چۆرشی ڕزگارکە ئیتراحمەدێکە مەحموودێکە لای ئێمە شانی ڕێزە لای ئێمە ڕێز لە گیراوە ئەگەر ئەرکیشی بێ بۆیە بە شانازی ئێمە بە دڵخۆشیەوەم ئەرکا قوبوڵ دەکەین وە پێمان وایە کارێکی باش کراوە یاماڵ عەرزی خۆی کاز ناکەی لیڤاندۆڤسکی ئاسی دابەزوی لیڤاندۆڤسکی بەڵێ ئاسی زۆر دابەزێ بەڵام پێکانەکانی ژۆگرنی ڕێگرن لەوەی کاسی خۆی پێشکەش بە سبەی لە باسکردنی یارەکانی چامپیۆنزی پێتانەگەمەوە تا سبەی خواتان لەگەڵ